ژمارەیەک چالاکان و ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ئامادەکاری بۆ کەمپینی نۆرۆزی مەشخەڵانی ڕزگاریەکەن. ژمارەیەک چالاکانی کورد لە هەر چوار پارچەی کوردستانی و تاراوگە بڕیانەدا نۆرۆزی ئەمساڵ هێمایەک بێت بۆ یەکگرتووینەتەوەی هەر بۆیە ئامادەکاری بۆ نۆرۆزی مەشخەڵانی ڕزگاریەکەن. لە دوورڤەیەکێ چالاکوان ئاماژە بەvê چەندێ دەدەن و پێویستەش بۆ نەڤروزە ئیساڵ مەشخەل بێتەکردن بە هێمایە تا هەموو تاکێک بکاربە بە هەلگرتنا مەشخەلێکی یەکگرتووە گەلێ کورد بسەلمێنیتن. چالاکوان بڕیارژی دایەک و دگەل ڕەوەندا کوردی و دە پەیوەندیان دابن ji بۆ وەرگرتنا پشتەوانیە ji بۆ کەمپینە خوا. کامپینی نەورۆزی مەشخەڵانی ڕزگاری گفتوگۆکەین لەگەڵ شنۆ مەهێرپەروەر چالاکانی سیاسی لە ئۆسلۆ لەگەڵمانە بەڕێز شنۆ سڵاتان لەبێم کاتتان باش. شنوخان شەو باش بەخێر بن بۆ کوردستان 24 مەبەستان چییە لە ڕاگەاندنی ئەم کەمپێنە دەتانەوێت چی بکەن؟ ئەو کاتتان باش ماندوو نەبن سپاس بۆ ئەم دەرفەتە پێم خۆشە سەرەتا لە ڕێگەی ئێوەوە پیرۆزبایی بکەم هەم لە ئێوە بینەرانی کوردستان 24 و سەرجەم خەڵکی کوردستان لە هەر چوار بەشی کوردستان پیرۆز بێت نەورۆزمان. لە ڕاستیە بۆ وڵامی پرسیارەکەت بەڕێزم ئەم کەمپینە نەورۆزیە کە بە دروشمی نەورۆزی مەشەڵانی ڕزگاری بوو بە لەبەر چاوگرتنی هەڵسەنگاندنی هەلومەرجی ئێستای کوردستان بە گشتی و کوردانی نیشتەجێی تاراوگە و بە لەبەر چاوگرتنی ئەو پێکاتەیە کە کوردستان کۆمەڵگەی کوردستان هەیەی و ئەو تەجروبە و ئەزمونانە کە ئێمەش لە جەژنی نەورۆز لە هەموو بەشەکانی کوردستان هەمانە کۆمەڵێک لە چالاکوان و ئەکتیڤیست لە هەر چوار پارچەی کوردستان کە من بە نوێنەرایەتی ئەوان ئێستا لەگەڵتانم پاش شەن و کەوکردنی هەموو بارودۆخەکان بڕیار دراکە نەورۆزی ئەم ساڵ هێما یا سەمبولێ لەخۆ بگرێت کە یەکگرتووی نەتەوەیی بسەلمێنێت بۆ ئەوەی بەڕوونی دیار بێت کە سەمبولێک هەموو تاکەکانی کورد چۆن بتوانن خۆیان لەگەڵ ئەم یەکگرتوویەدا گرێ بدەن و پێکەوە هەماهەنگ و هاوکار بن بۆیە بڕیاردرا تاکو مەشغەڵی گڕ و ئاگر بۆ نەورۆزی ئەم ساڵ بکرێتە هێما بۆ مەشغەڵی ئاگر ئاگر لای ئێمەی کورد پیرۆزە هێمای ڕووناکیە هێمای بەردەوامی خەبات و شۆڕشە. بەڕێستوانیەوە چیەکەن لە هەر چوار پارچەی کوردستان پێکەوە چالاکیەکەن یان چیەکەن؟ لە ڕاستیە ئێمە وەکو خۆمان ئەو بیرۆکەیە کە بۆمان هات لەلایەن ئەو کەسانەوە کە لە دەوری یەکۆبینەوە ئەم بیرۆکەمانە بۆ هات وەک باسمان کرد هێماکەمان وەک پێشتر هێمای تر بووە بەڵام ئەم ساڵ مەشغەڵ بوو بۆ ئەوەی کە تاکی کورد لە هەر چوار پارچە هێمایەکمان هەبێت لە دەوری یەک کۆ ببێتەوە وەک بینیمان لە سوسیال میدیا و لە تەلەڤیزیۆنیش بڵاو بووە کۆمەڵێک لە لاوان و گەنجانی سربەخۆی کورد لە ئیستانبول بەشداریان کرد لە ڕێوڕست بە پێشوازی نەورۆزەوە چوون لە ڕاستیە بەڵام ئەبینین تا ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر بە جوانی بە پێشوازی نەورۆزەوە چوون ئەوە قۆناغی یەکەم بوو بەڵام لە قۆناغی دووەما هەموو شار و گوندەکانی کوردستان پێشوازیان کردووە لە نەورۆز لە ئەفرین پلانتان چۆنە یعنی چۆنیە لە کێوە دەست پێ دەکەن لەکوێ دەست پێ دەکەن لەکوێ کوتایی پێدەینن چالاکیەکانتان دروشمەکانتان ینی ئەو کەمپینەی کە دروستان کردووە لە چەند کەس پێک دێتن تەنها لە دیاسپۆرایە لە ڕەوەندی کوردیە یاخود لە شارەکانی تر لە پارچەکانی تری کوردستان پێک دێتن ئەتوانی هەندێک باسی ئەم بابەتە بکەیت؟ بەڵێ ئێمە کە لە دەرەوەی کۆمەڵی چالاکوان لە ناوخۆ و دەرەوە لەواقع لە ڕاستی ئەمە ئەمانەوێت ڕنگدانەوەی کارەکانی ئەوان لە ناوخۆ پێشان بدەین ئێمە بەس پشتیوانیان لێەکەین ئەوە نییە کە بڵێ ڕۆژێکی دیاریکرا و نەورۆز بەڕێوە چێ و ئیتر کارەکان کۆتایی پێدێت ئەو هێمایە کە دیاری کراوە لە ناوخۆ لە هەر چوار پارچەی کوردستان پێشوازی ئەکرێت بڕیارە بە مەشغەڵ ئەم ساڵ پێشوازی لە نەورۆز بکەن لە یعنی ئامانجی سەرەکیەم کەمپینە لە خودی دروشمەکەدا گونجاوە کەمپینی نەورۆزی یان نەورۆزی مەشغەڵانی ڕزگاری واتە کەمپین دەیەوێت بۆ هەنگاونان بەرەو ڕزگاری نەتەوەی هێمایەک بەرز بکاتەوە تاکو هەموو تاکێکی کورد
وەک باسم کرد خۆی تێدا ببینێتەوە هەمیش یەکگرتوویەکی مانادار لە نێو نەتەوەی کوردە ئاشکەڵ بگرێت هەموو تاکێکی کورد بە تایبەتی چالاکوانی کورد باشە زانێت کە ڕزگاری نەتەوە و نیشتمان بە یەکگرتووی نەبێ پێک نایەت بۆی ئامانجی سەرەتا و کۆتایی ئەم کەمپینەش بۆ یەکگرتووی نەتەوەییە بۆ گەیشتن بە دووە ئامانج واتە ڕزگاریە نەورۆزی ئەم ساڵ پێم خۆشە ئاماژە بۆ بکەم لە دوو قۆناغی جیاوازە بوو سەرەتا پێشوازیکردنەکان بوو لە نەورۆز کە قۆناغی یەکەم بوو ئەویش لە گوند و گەورەدیەکانە کە پەیوەست بوون بم بۆنەوە لە ڕاستیەوان بۆ خۆیان دەست پێشخەر و ڕێخەر بوون باسی دووەم قۆناغە گەر بکەم لە ڕۆژهەڵاتە من ئەتوانم بڵێم گواستراوەتەوە بۆ ناوەندی شارەکان گەورەترین لە شارەکانی سەقز مەهاباد نەریوان شاباد دێولان قوروە سەداباد و بۆکان شنۆ پیرانشار بەوەی کە ناوێکم لە بیر نەچێ جوانڕۆ نەغەدە ئیلام ساحب کرماشان و ورمێ و زۆر شاری تر کایسە مەراسم و ڕێوڕسمی نەورۆزیان بەڕێوە بردووە وەسبەی نێش دیسان بەداخەوە بەهۆی بارانبارین لەوانەیە کەمێک گرفت بێتە پێش بۆ ڕێوڕسمەکان بەڵام لە ڕاستیدا خەڵکێکی زۆر قۆناغی گواستنەوە بۆ شارەکان مانایەکی تری هەیە خەڵکێکی زۆر تریتیایەکی زۆر تری تێدایە بڵێ تا چەند کار لە سەرواکە لە ڕێگەیان کەمپینەوە هزری نەتەوەیی لە نێو گەنجانی کورد چ لە تاراوگە چ لە هەر چوار پارچەی کوردستان زیاتر بکەن خۆشویستنی بۆ نیشتیمان و بۆ نەتەوەکەی زیاتر بێت بێگومان خودی ئەم کەمپینە کە پێک هاتووە لەو دروشمی نەورۆزی مەشغەڵانی ڕزگاری مانادارە واتادارە وشە بە وشەی کە هەڵبژێردراوە بە تایبەتمەندی خۆی و هەڵبژێردراوە بۆیە بۆ هەر چوار پارچە کورد لە دەوری شتێک مانادار کۆکاتەوە لە هەر چوار پارچە ئێستا خەڵک بە مەشغەڵەوە ڕێو ڕسمەکان بەڕێوە بن جالبە ئەوەیش بزانن کە ڕێکخراوی گەنجانی سربەخۆ و بڕیارە چنە بایزیت بە پێی پیادە بە مەشغەڵەوە بڕۆنە سەر گۆڕی ئەحمەدی خانی باوکی ناسیۆنالیزمی کورد لە ڕۆژاوە بڕیارە سوەی لە ئەفرین و جەندریس و کۆبانی و زۆر شوێنی دیکە ڕێوڕسم بەڕێوە بچێت ئەوەی کە لە سوسیال میدیای بینی لە شارەکانی هەمووی کوردستان ڕێوڕسمی نەورۆزی بە تایبەتی لە ڕۆژهەڵات مانا و تایبەتمەندیەکی خۆی هەیە پێم خۆشە لێرە باسی ئەوە بکەم کە بەڕاستی ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی دەورێکی هەرە گرنگیان گێڕاوە لە ڕاستیدا نەورۆز خۆ تیارکردن و ئامادەکردنە بۆ خەبات و تێکۆشان بەڵام ڕۆژهەڵات کۆمەڵگەیەکی زیندووە ڕێکخراوی مەدەنی زۆر چالاک و بەتوانای تێدایە هەوڵ دەدا زۆر باشە و خاندەست خۆش بە جوانی زەق بکاتەوە هەر بژیت ڤیا سەرکەفتنێش بۆ کارنوا دخوازم سوبایژی لە هەرێما کوردستانێ تەمام باسی ژنان بکەم بەڵام نەتان هێشت با مافی ژنان نەخورێ با باسی دیاڵ محاولە بکە دەما دقەیەکیدا کێمتر بەحسە مافی ژنانشی بکە بە چاوان بینیتان لە ڕێوڕسمە نەورۆزیەکانە ژنان چ ڕۆڵێکی جوانیان بوو چ تابلۆیەکی جوانیان لە ڕێوڕسمە نەورۆزیەکانە پێشاندا پاشۆڕشی ژینا چۆن سەرکوت کرا و خەباتە جوان و مەدەنیە بەڵام ژنان دیستانەوە هاتنە مەیدان ئەو تابلۆ جوان و ڕازاوایان نیشاندا بەتایبەت بە جلوبەرجی کوردیەوە گەر ئێستاش تۆ جلوبەرجێکی کوردی لەبەر بۆیە ڕەنگە جوانتر بووە لەبەر یەکەم سەرکەفتنش بۆ کاریما دخوازم بیر نەکەنیش سوبایی مەزنترین کەرنەڤاڵا نەورۆزێ بفەرمی لە ئاکرێ پایتەختا نەورۆزێ بڕێوە دەچیتن و ئامادەکاریان باش بۆ هاتینەکردن و جیایکی گەلێکی باڵکێشە ینی باڵا هەموو جیهانێک شاندیە نەورۆزێ دەبەرێ خۆ دەدەن ئاکرێ سوبەهی و دەرێژی بشوپینن بەرێ خۆ بدەنێ بزانن کەرنەڤاڵا ئاکرێ چاوە بڕێوە دەچیتن و پەیامێن وەژی بگەهنەوێ کەرنەڤاڵێ هەر بژیت شنو مێرپەروەر خەڵکانە سیاسی هەر بژیت دەست خۆش سەرکەفتی بی کۆ لە ئۆسلۆ نەرویشت گەلمە بۆ هەر بژیت